مۆزوعی دەربەنی خان قەت کۆتایی نایە تا کەی باسیکەی هەر هێشتان کەمە بەڕاستی ئەم زبڵ و خەشەڵەی کە فرێدێنە ئەم ئاوانە ئاوەکان بە تەواوی پیس کردووە هەر ئاوی دەربەنی خان هەر پیسە هەر ئەیانوێ پاکیکەن و هەر پاک نابێتەوە بەڕاحەتی ئێمەش قەدلەی ناخۆینەوە هەرچی ماڵی دەربەنی خانێ خەڵک دەربەنی خانێ ئاو ئەکرێ و ئاو لە کانیاوەکان دێنێ لەم لاو لەولا لێگەیشتی لەکوێ کانیاو هەیە لەکوێ ئاو هەیە ئەچین لەوێ ئاو دێنین بۆ خواردن ئەم زباڵانی کە تۆ ئەیبینی لەم ئاوا قۆک و قوتو وەکو دەبەی پلاستیک وەکو شتی مردارەوە بووەتون فڕێدەنە ناو ئاوەکەی سیروان ئاوەکەی سیروان بە تەواوی پیس بووە بە تەواوی پیسبوونی ئاوی دەربەندی خان ئەو پاشماوانەی کە فڕێ ئەدەن یەکێک لەو هۆکارانە کە هاوڵاتی دەربەندی خانی توش کردووە کە بۆتە هۆی بڵاوبوونەی نەخۆشی کە چەندەها کەس بە بۆنەی ئەو نەخۆشیەوە دەناڵێن ئەوش بەهۆی ئەو پاشماوانەی کە فرێدراوەتە دەریاچەکانی دەربەندی خانەوە موادێکی فرە زەرمەنە بۆ شارەکەمان واللهی ئاوەکەی پیس کردێ واللهی لە هەر لایەکەوە ئەم خەڵکە تێدێژن ئەمە خەتای ئەم هەموو قوت و پلاسیک و دەبە پیسانەیەکە لەوە ڕەدرێتە ناو ئاوەکەی دەربەنی خانەوە واللهی ئەمەش نازانین چی بێژین گیرمان خواردووە ئێمە هاوڵاتێکی فەقیرین لە شارەکە هەمیشە هەرچیمان پێبێژن نەوژوورین بیخۆین چی بکەین ئاوەکە پیسە و نازانین چۆن چارەسەرەکە ئەنجا هەرچی معمەل هەیە لە خارجی دەربەنی خان کە ئەو ئاوەیەتە ناو بەحرەکەی دەربەنەوە هەموو پیسەکەی کیمیاوی شتی پیس هەموو هێتە ناو ئەو ئاوە تەنانەت ئێستا لە دەربەنی خانە زۆرترین ڕێژەی شێرپەنجە هۆکارەکەی تەنها ئەو ئاوی دەربەنی خانەیە هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئاوی بەحرەکە ناخۆینەوە یا بێ بڕۆین لەکانی ئاو بێنین یا بێ بڕۆین فلتەرێ بکڕی تر نازانم فلتەرێش پاکەیانە ئەوە ئاوی خواردنەوەیە بۆ دەربەنی خان ئەنجا یعنی ئەوەنە زبڵی تایە جاری بە هەیە دوو بەلەم پێکەوە ئەبەسن و زبڵەکەی ئەو کاتە کە سەر ڕێژ بوو زبڵەکەیان فرەدا یان لە قەراغی بەحرەکەەوە شۆفڵیان یعنی زبڵ و پیسەکەی دەرەکەن ئەوەنە زبڵی تایە ینی بەڕاستی ئەیبینی هەست ناکەیەوە ئاوە زۆر ئەڵەی زبڵدانێکە